ڕێزلێنانی نەخۆشخانەی گشتی شەهید خالید گەرمیانی بەخشرایە بنەماڵەی شەهید خالید. ئەمە لە پای کۆمەکردنی نەخۆشخانەکەیە لەلایەن ئەو بنەماڵەیەوە کە 11,000 دۆلاریان بۆ ئامێری پزیشکی بەخشیوەتە نەخۆشخانەکە. مەبەستمان نەبوو لەبەر ناوی شەهید خالید گەرمیانی لێرە ئەو پارە و ئەو جیازانە دابنین، بەڵام ئەم سنوورە بەگشتی دوورە و ئیتر حەزمان کرد ئەو ئامیر و شتانە لێرە دابنین بۆ ئەوەی خەڵک ئیسفادەی لێ بکا و وەکو خێرێکی نەبڕاوەیش بۆ شەهید خالید گەرمیانی و باوکی شەهید خالید گەرمیانی و برای شەهید خالید گەرمیانی ئەو خێرە نەبڕاوە بەردەوام بێت. هیوادارین خەڵک سوودی لێ وەرگرێت و هیوادارین حکوومەتی هەرێمیش بەردەوام ئەم مستەشفایە خزمەتی ئەم مستەشفایە بکا و خەڵک زیاتر ئیسفادە لەم نەخۆشخانەیە بکات. ئەم هاوکاریەی بنەماڵەی شەهید خالید گەرمیانی ئامێری پێشکەوتووی پزیشکی و تاقیگەیی پێدابین کراوە، بەشێک لە پێویستیەکانی نەخۆشخانەکەی پڕ کردووەتەوە کە خراوەتە خزمەتی نەخۆشی ناوچەکەوە. ئەم بنەماڵەیە وەکو خۆتان نەزان لە ڕابردووە و بەگیان خزمەتی ئەم وڵاتیان کردو، ئێستش کە هاتوون ئەم چەند ئامێریکیان بۆ ئێمە یەکێ لەو ئامێرانەی کە لە بەشی تاقیگەیە ئامێریکی زۆر گرنگە شتێکی باشی بۆ ئێمە کردووە، ینی بۆشاییەکی پڕ کردوێتەوە کە هەم لە بەشی فریاکەوتن بەکاردیانی بۆ پشکنینی بەشی فریاکەوتن و هەم لە ڕایۆشکاریشە، واتە شتێکی خزمەتێکی باش بە نەخۆشخانە و نەخۆشەکانی سنووری کفری دەکات. ئەمە زۆر گرنگە، ینی ڕاستە و خۆ ئەچێتە خزمەتی خەڵک و تایبێت ئەوانی کە پێویستیان پێێت، ینی نەخۆشە. نەخۆشخانەکە لە ڕابردوودا بەدەستدەیان کێشەی نەبوونی خزمەتی تەندروستیەوە گیرۆ دەبوو. ئێستا دۆخەکەی لە جاران باشترە و ئەم پاڵپشتیانەش کلێنی زیاتری پڕ دەکاتەوە. سامان کەریم کورتسات نیوز، کفری.